بەناوی خوای گەورە و میهرەبان لە نەخۆشخانەی میهرەبانی لە یەکەم جاری دکتۆر حەیدەر ئەڕەماحی کە ئەو لە بەغدایەکە دێتە میهرەبانی لەگەر ستافە مدەریبەکەی تاوەکو پزیشکە پسپۆڕەکانی ئێرە مەهاراتیان زیاتر بکەن، بەهێزتری بکەن و ئەو پێداویستانەی کە لە بۆ دەورەکەی پێویستە نەخۆشخانەی میهرەبانی ئامادە باشی کردیا، وەکو خەڵاتێکیش لە خۆشخانەی میهرەبانی ئەوانەی کە بەشداری دەکەن شوێنی مانەوە، ئەوانەی کە لە دەرەوەی هەولێر بەشداری دەکەن ئەو دکتۆرە خۆشەویستانە شوێنی مانەوە لۆدابین دەکرێتن و سێزەمەش خواردنیان لە ناو خستخانەی میهرەبانی دەبیتن. میهرەبانین لەگەڵ نەخۆشەکان، میهرەبانترین لەگەر دکتۆرەکان بەرەو زیادکردنی مەهاراتی دکتۆری پسپۆر لە میهرەبانی هەنگاوە چینوێ دەبیستن دەبینن لەمانجینەوە خۆشبەختە ئەوەی بەشدارە لە میهرەبانی پێشەنگە بێڕکابەرەکەیە لە هەولێر و هەرێمی کوردستان. میهرەبانی دڵسۆزی و لێزانی